تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان عوسمانم ڕاستەوخۆ لەگەڵتانین لە ستۆدیۆی مەیدانی NRTەوە لە دیداری سلێمانی. دیارە ئەمڕۆ چوارەمین دیداری سلێمانی ئەنجامدرا کە تیایدا بە بەشداری چەندین کەسایەتی سیاسی و ڕۆشنبیر لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە جیهاندا دیدارەکە بڕێوە چوو. تەرخان کرابوو بۆ قسەکردن لەسەر بابەتی داعش و ڕوبەڕووبوونەوەی داعش و مامەڵەکردن لەگەڵ داعشدا لە داهاتوودا. دیارە چەندین پرسی دیکە، پرسی ناوخۆیش گفتوگۆی لەبارەوە کرا. بڕیارە بابەتی مەسلەی کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆ ئەوروپا دیسان ببێتە بابەتێک بۆ قسە و باس لەسەرکردن. من ئەم شۆ هەوڵ دەدەم تاوتوی ئەوە بکەین ناخۆ ئەم دیدارە تا چەند هەوڵی هەبوو بۆ ئەوەی نێوانی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان نزیک کاتەوە، هەروەها هەوڵەکان بۆ توندکردنەوەی ڕوبەڕووبوونەوەی داعش پتەوتر بکات. گفتوگویم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکانم. سێ میوانم هەیە کە هەرسێکیان بەشداربووی دیداری سلێمانی بوون. هەر یەک لە دیندار زێباری سەرۆکی لیژنەی بەدواداچوون و وەڵامدانەوەی ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت. هەروەها بەختیار ئەمین وەزیری پێشووی ژینگەی عێراق سوپاس بۆ مافی مرۆڤ ببوورە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. شێرکۆ حەمامین پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان. بەڕێزان و کۆمیشەوەش دەرفەتانەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان لەسەرم بابەتە بۆ ئێمە بنێرن بە کۆمنت تاوەکو من بتوانم زۆرترین وەڵامتان بۆ وەربگرمەوە. کاک دیندار، بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجت بزانم لەسەر بەڕێوەچوونی دیدارەکە پێ دوایە توانی میکانیزمی باش بخاتە پێش چاو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتانی کە لە دیدارەکەدا باس کرا؟ بەڵێ، سپاس بۆم دەرفەتە. دیارە دیداری ئەمڕۆی سلێمانی حقەت بەنسبەت خۆمە و تێڕوانینی کە خۆم هەیە لەسەری گرنگ بوو، چونکە لە کاتێکی گرنگدایە و لە کاتێکدا کە هەرێم لە قەیراندا و عێراق لە قەیراندا بە تایبەتی لەسەر چەند ڕۆیەکی گرنگەوە وەکو باستان کرد حتى لە پەناڵەکانیش وازح بوو ناوخۆی کوردستان، عێراق و دەرەوە و تەحەدیاتانی لە پێشمانە. هەروە سیاسەتی نێودەوڵەتی ئەقلیمی چەند پەناڵێکی تیش هەبوو کە پەناڵستی تر کە باسییان لێ کرد. دیارە ئەوی کە بۆ ئێمە دەردەچێت حقت لەو جۆرە ملتەقانە ئەوەیە کە ئەو قەیرانەی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە بۆعدی تر و دایمنشنی تری هەیە کە ئەویش دەولیە و ئەقلیمیە و ناوخۆیە. دیارە حقت ئەمە گرێدراو نییە بە لایەنێکی معنی بەڵکو پێکوە گرێدراوە باس لە ئوردەرێکی تازە، سیستمێکی تازە ڕێوەبردننی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەروە باسیش لەوە دەکرێت کە ئەو تەحەدیاتانەی کە لە پێشە تەنها عێراق نییە، تەنها هەرێم نییە، بەڵکو بەشەکانی تری وڵاتانیش گرتوتەوە. لە قسەکانی عەمەر موسا دەرچوو، لە قسەکانی تر نوێنەری ئۆباماش کە ڕاستە پلانێکی پلانێکمان لەبەردەستە، بەڵام لە ڕۆی مەترسیش دیارە پەناڵیستەکان باسییان لەوە دەکرد کە داعش تەنها مەتافی ئەخیر نییە، ڕۆیەی تر هەیە کە پاش داعش و پێش داعشیش. بۆیە ئێمە لە قەیراندا ناوچەکە لە قەیراندا بە تەسەووری من ئەمڕاوی من لی تێکەش بم زیاتر گەشتبین نەبووم بەوەی کە حقەت ئەوی دادێت زۆر بە ئاسانی تێدە پەڕێدیان ئەوی کە لە پێشمانە بە ئاسان داوە. بە شێوەیەکی گشتی بۆ هەموو بابەتەکان یان زۆرتر نسبەت بە هەرێمی کوردستان بە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان گەشتبین نەبووی؟ حقەت ئەوی بینم ئەوەیە کە لە ئەو تەنافسەی لە بینی زلهێزە نێودوڵەتیەکان هەبوو کە باس کرا لە پەناڵی ئەخیر، ئەوی تریش حقەت کە لە ناو خودی عێراق بەدێ دەکرێت سنە و شیعە و خڵافەت توندەیەکی هەیە و ئەو ناکۆکی ئەم ساڵ کە من ئەیبینم زۆر ناکۆکتر بوو، زۆر تونتر بوو لە پارسا و حتى لە بینی عێراق و هەرێمی کوردستانیش لە وتاری جەنابی سەرۆکی حکوومەتیش وازح بوو و لە ئەنەکانی تریش عێراقیش. ئەم ساڵ ئەیبینم ناکۆکیەکان زیاترن، بابەتەکە بەراو ئاقارێکی تر ڕۆیشتووە، زیاتر لێک جودابوونەوەیە لە بابەتەکان. سوپاس دەکەم. دکتۆر بەختیار دەمەوێت سەرنجی تۆ بزانم، ینی پێ دوا بوو کە دیدارەکە بە شێوەیەکی گشتی هەمان پرسیار دەرەنجامی باشی هەبوو؟ ئەمەم چوارەم دیدارە بەشدار دەبم، ساڵ بە ساڵ پێشکەوتن دەبینم.
لە باری کواڵیتیەوە لە جۆرایەتی ئەو خەڵکانی کە بەشدار دەبن لەم دیدارانە خەڵکی گرنگن توێژەر و ئەکادیمی و سیاسەتمەدار و دیپلۆماتکار و سیاسەتمەداری خودی عێراق خودی کوردستان بەرپرس لە هەردوو حکوومەتی فدرال و هەرێم بەسەر ئاستێکی بەرز بەشداری ئەم دیدارانە بوونە و مای دڵخۆشکەریە و دەست خۆشکەریش دەکەم لە کاک بەرهەم و لە بەڕێوەبەرانی ئەم دیدارە و لە زانکۆی ئەمریکی لە عێراق لە سلێمانی کە ئەم دەرفەتیان ڕەخساندووە بۆ ئەوەی دنیاە بێتە کوردستانە و سلێمانی داران سەخت بوو تا ئینسانێک لە گەشتە ئەم وڵاتە بە هەزار ڕێگە قاچاخە دەهێنرایە ئێرە ئێستا خۆشبەختانە خەڵکانێکی زۆر ڕێگای ئەو فڕگانەی کە هەمانە لە هەولێر و لە سلێمانی دێنە کوردستانێ ئەوەش مای دڵخۆشیمانە باش بۆ خۆی وەکو دەستکەوتە بینی ئەوە بۆ خۆی وەکو دەستکەوتە بینی بێشک ئەوە هەر بۆ خۆی هەر ئەم دیدارە و بەستنی ئەم دیدارە بۆ خۆی ئەوە سەرکەوتنیێکی چاک و دەستکەوتێکی زۆر باشە بۆ کورد باشە گفتوگۆکان چی بەرەمێنە گفتوگۆ هەڵبەتە ئەو گفتوگویانەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی گفتوگۆکانە گفتوگۆی پێش دیدارەکە لە دوێنێ ڕادەسی پێکردن و خەڵکی کە یەکتر دەبینن ئەم جۆر دیدار و کۆنفرانسە نێو دەوڵەتیانەی کە دەکرێت زێرەتر بۆ تەشبیککردنە بۆ ئاڵ و گۆڕکردنی بیرروباوەڕە تەشبیک بە مانای نێتوەرکینگ بە مانایەوەی کەوا ئاشنای ڕاو بۆ چوونی خەڵکی جیاوازبی جا توێژەر بێ جا سیاسەتمەداری جیاواز بێ وڵاتی جیاواز بن نوێنەرایەتی حکووماتی جیاواز بکەن موسساتی جیاواز بکەن بیر و بۆ چوونی جیاواز کە دەهێن لە پێشێوانە ئەوە بۆ خۆی کارێکی سوودبەخشە بۆ سیاسەتمەداری ئەم وڵاتە بۆ تەنانەت بۆ ئەو خەڵکانەی بۆ خۆشیان کە دێن لە نزیکەوە ئاشنای وەزعی ئێرە دەبن و لە خەڵکی دەبیستن و بیر و بۆ چوونی جیاواز دەبیستن من ئەم ساڵ ئەوەی تا ئێستا بینیوانە حزورێکی یەکجار گەورەی توێژەری ئەمریکی و حزوری ئەمریکی زۆر دەبینوانە بێشک ئەوروپیشی لێەوەوانە و سلکی دیپلۆماسیشی لێ و یوئێنی لێیە و حزورێکی یەکجار باشی حکوومەتی عێراقی لێ لەسەر ئاستێکی بەرز بەشدار بوونە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان باشە و پەرلەمانی کوردستان و نوێنەری حیزبە جیاوازەکان و سەرکردەی حیزبی جیاوازم بینی و ئەمڕۆکەکەوە لێرە حزوریان هەبوو ئەوەی کەوا بە هیوایم کە نازام لە جلسەکانی سبەینێدا نوێنەری وڵاتانی دراوسێ زێرەتر ببینم و حزوری عەرەبی زێرەتر حزوری ئێرانی حزوری تورکی هەرچەندە هەندێک خەڵکم بینی کە خەڵکی ئەو وڵاتانن و ئەمڕۆکەش لە یەک دوو بەرنامەدا حزوری عەرەبیم بینی وەکو جنابی کاگداریش ئاماژەی بە ڕێز ئەمڕۆ موسا کرد توێژەرێکی یەکجار گرنگ یوسف جۆزێف بەرپوت مەسەرەن لێرەیە کە مامۆستایەکی دانیشگا و توێژەرێکی ناسراوە لەسەر کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانە جێی دڵخۆشکەرین و هیوادارم سبەینێ خەڵکانی دیکەش ببینین و حزورێکی بەهێزی هێزە ئیقلیمیەکان ببینینەوەوانە لێرە باشە ئەوەی کە گفتوگۆکانتە تەنیا بۆ ڕاگۆڕینەوە بۆ نەگەوەی بەرهەمێکی باشیان هەبوو بێوانە هەڵبەت ڕاگۆڕینەوە بۆ خۆی بەرهەمە ئەمە بۆ لەو وتوێژانەی کە چ لە بڵێن ڕاڕەوەکانە ئاکرێت چ لەوانەی لە پشت بڵێن کۆنفرانسەوە دەکرێت جا چ لە خودی هۆتێل بێ لە جێ جیاواز بێ کە دانیشتن دەکرێوانە و ئاڵگۆڕی بیر و باوەڕ دەکرێوانە ئەوانە بۆ خۆشتی یەکجار باشەوەی من تا حەدەی من ئاگدار بم کۆمەڵێک کۆبوونەوەی چاک لە دوێنێکەوە کراوەوانە خەڵکەکە ویستویانە ئاشنایی وەزعێرە بەستە گرروپێکی تایبەت هاتوونەوەوانە کە سەر بە ئەتلانتیک کانسڵن ئەنجومەنی ئەتلانتیکی پێدەڵێنەوەوانە کە بەڕێوەبەرایەتی سەفیری پێشووی ئەمریکا لە عێراق و ئەفغانستان کە ڕایەن کرۆکەرە کۆمەڵی توێژەر کە
کار لەسەر عێراقێ دەکەنوانە بە کوردستانەکەشەوە خەڵکانێکی زۆریان بینیوە هەموو هاتوونەتە ئێرە و کۆمەڵی چاوپێکەوتنی دیکەش دەکەنوانە چاوپێکەوتنیان لە خودی کوردستانە کردووە و پێما دەچنە شوێنی دیکەش و بەردەوام ئەمانە سیاست پێشنیاز دەکەنەوەوانە. باشە سپاس دەکەم دکتۆر شێرکۆ سەرنجی ئێوە چی بوو لەسەر ئەوەی کە بینیتان و زۆرتر دەمەوێت سەرنج بزانم لەسەر ئەو گفتوگۆی لەسەر پرسە نێوخۆیەکان ئەنجام درا. سەرەتا سڵاو لە بینەرانی نەرارتی لە یادی شانزەی 22 ساڵی شیما بەرانکردنی هەڵەبردا سەری ڕێز بۆ هەموو شەهیداندا نوێنە بە تایبەتی ئەوانەی کە بەغاز خنچێنران لە ڕاستە. من بەش بە حاڵی خۆم لە پاش نیوەڕۆ لێرە ئامادەبوون لە بەرەوەی پلانەکەی لە هەڵەبجە بووین لەو مەراسیمە. لە ڕاستیە هەموو ئیشێک هەموو کارێک کە مرۆڤ بیکا چەم و ئەسەسەیەک بیکا بە ئەنجامەکەی هەڵەسەنجێنە. ئامانج لەو ئیشە چی بووە و ئایا توانیوەتی و ئامانجە پێچیە بۆیە لە ڕاستیە بێ چاوەڕێ ئەوەشکەین کە بەیانی بزانین چیە گوزەریە واروەها ئامانجی سەرەکی ئەم دیدارە چیە لەگەڵ ئەو پەڕی دەستخۆشین بۆ زانکۆ ئەمریکی و بۆ هەموو ڕێخەرانی دیدارەکە کە لە ڕاستیە هەر خۆی کۆکردنەوەی ئەو خەڵکانە و هێنانی ئەو خەڵکانەوە بیر و ڕاگۆڕینەوە و توێشکردن بەیەکەوە ئەمە هەمیشە کارێکی باشە و هەموو کەسێک کە بڕوای بە لە یەکتر گەیشتن و قوبوڵکردنی بەرانبەر و ئاڕاستەکردنی هەرێمی کوردستان بێ بەرەو هەرێمێکی ئارام و دیموکرات و بەم دامەزراوەیکردن ئەبێ لەگەڵ ئەم جۆرە دیدارە نابێ بەڵام ئەبێ بزانین بۆچی ینی دیداری چوارەم دیداری سلێمانی بۆچی بۆ ئامانجەکەی چییە و ئایا لە کۆتایی ئامانجانی خۆیە پێچیە چکە هەرێمی کوردستان لە ڕاستیە وە نەبێ خۆ یەکەم جاربی وەفدی بیانی سەردانی بکە هەرێمی کوردستان قونسڵخانەی وڵاتان لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان خۆی نوێنەرایەتی هەیە لە دەرەوە هەرچەنە نوێنەرایەتەکان ئێمە دنیای تێبینیمان هەیە لە سەری کە ئەوەندەی زیاتر کاری حیزبیە ئەوەندە کاری نەتەوایەتی و نیشتیمانی و لۆبیکردن نییە بۆ هەرێمی کوردستان و هەروەها دنیای کەناڵ هەیە و دنیایە پەیوەندی تر هەیە لە ڕاستیە هەمووەمانە ینی ئەم شتانە با بڵین یەکەم جار نییە خەڵکێک بێت و تازە بەزی هەرێمی کوردستان ببینێ و بڕوام وایە ئەو دەوڵەتانە هەمویان لە ڕێگەی کەناڵی جیاوازی خۆیانەوە ئاگیان لە ورد و درشتی هەرێمی کوردستانە ینی وڵاتە شوێک و بەریتانیا ئەمریکا ئێران تورکیا ئەوانی کە یاریکەری سەرچین لە هەرێمی کوردستانە بە دڵنیایی لە ڕێگەی ئەو نێردە و قونسڵ و وەفد و عیلاقاتی هەتاتی جاریانی کە هەیەە لە هەرێمی کوردستانە بە دڵنیایی ئاگیان لە ورد و درشتی هەرێمی کوردستانە وازان لە هەرێمی کوردستانە چیە گوزەری ئەوانە خەڵکی بێ ئاگان نین لە ڕاستیە جا ئەگەر لەبەر بەرژەوەندی خۆیان ژێن لێرە ینی پەیام و مەسجی خۆیانەیە حتمما لەو دیدار و گفتوگۆیان ینی دەمە ئەو بزانم کە مەسجەکانی لانیکەم وڵاتانی دەوروبەر وڵاتانی دنیا بۆ هەرێمی کوردستان پەیامی باش بوون قسەی تازە و نوێی تێدا بوو لە ڕاستیە ئەوەی کە گوێمان لێبێت بۆ هەرێمی کوردستان ینی با بڵین خاڵی یەکەم ڕەنگە بە پلەی یەکەم لای ئەو وڵاتانە مەسلەی شەڕی داعش و ئارامی هەرێمی کوردستان و ئەوانە بێت ینی ئەمەش بڕای من لەبەر خاتری کورد نییە لە ڕاستیا وەکڵەخەوە خوێندنەوەی من بێت و ئەوان لەوا ترسن دنیای پەنابەر و یاخود نازح لە هەرێمی کوردستانە هەیە ڕەنگە ئەمە گەر مەسەلا بەری بۆ سۆڵکەی بەرەو ئەوروپا ئەوانە بڕوا بە دڵنیایی لای ئەوان مەترسی دروستەکات و ئەوانە بە تەسەوری من ئەوان زیاتر لەم منتەڵەقەوە سەیری هەرێمی کوردستانەکەن و ئەوەندەی ینی بەداخەوە سەیری هەرێمی کوردستانەکەن وەکوەی جەنگاوەر بێت ئەو جەنگیان بۆ بکاتەوەوانە باوەڕ ناکەم بای ئەوەندە لەسەر هەرێمی کوردستان ینی هینیان هەبێت کە شتی مستەقبەلی ئایا چی بنیاتەنێن بۆ هەرێمی کوردستان وە لەسەر دیداری شتێک ناخۆیەکانی ژەگەر دواتر دێن زۆر باشە دواتر گفتوگۆیەوە دەکەین چەند من یەکەم جار پرسیاریەوەم کرد بەڵام تۆ لە کۆتایی ساڵام بیتەوە کاک دیندار لەسەر قسە و مەسجی وڵاتانی دنیا بە شێوەیەکی گشتی و زۆر بە تایبەتتر لەسەر ئەمریکا لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی داعش و هاوکاریکردنی هێزی پێشمەرگەدا قسەیەکی تازەکرا ئەمڕۆ حقات بەنسبەت ئەوی من لی تێگەشت بم ئەویش مووقفی ئەمریکا و مووقفی یونامی کە نێردەی تایبەتی سکرتری گەشتینەتەوەی گرتوەکانە یەکۆڤیچ کە لێرە بوو لەو کنفرانسە دیارە ئەوی ئەمریکا بە حقیقەت ئەوی کە ئەم ساڵ دیتم و لە ماوەی ڕابردووداش کە باسییان لێ کردووە هاوکاری پێشمەرگە ئەوی لی تێگەشت بمە بڕ حقیقەت لە وینەری ئۆباما ئەوە بوو کە
ئەم جارە دیارە زیاتر زماناتێکی زیاتریان لەبەردەستە بە هاوکاریکردنی پێشمەرگە و دیارە باس لەو کۆریدۆرەیان باس لەو فکرەیە کراوە کە وەتا حەدێکیش لە قسەکانی دەرچوو وازح بوو کە ئەوان ڕاستە بەغدا سنتەرە و عێراق وڵاتە لە ڕێگای عێراقەوە هاوکاریەکە بکرێت بەڵام دیار بووە ئەم جارە ئەمریکا زمانەتی گەاندنی ئەم چەکە بۆ هەرێمی کوردستان ئیتر لە ڕێگای بەغدا بێت یان ڕێگایەکی تری بێت. باشە ئەوە تۆ مناقەشەی بەشدار بۆکانش بوو ینی لێکدانەوەی جیاوازی بۆ کرا ئەو قسەی وا کرا کە بۆ لەمە دووە ئیدی پێشمەرگە ڕاستەوخۆ پڕچەک دەکرێت یان نا هەر لە ڕێگەی بەغداوە بەڵام بە شێوازی تر. بەڵێ ئەوی من حقا لی تێگەشمەوە بوو کام جارە دیارە لەو فۆرمان و نەرەوەمە کە باسی کرد تەستیحکردنی پێشمەرگە بەڵام بە زماناتی ئەمریکاییە ئیتر بە ڕێگای بەغدا بێت گەاندنی ئەم سیلاحە گەاندنی ئەم کومەکە بۆ پێشمەرگە بە ئاگاداری بەغداژیت بەڵام لە ڕێگای بەغداوە ناوی بەتەنیات بە زماناتی ئەمریکی لەگەلی دەبێت ئەمە شتێکی وەکوم لی تێگەشم تازە بوو بەنسبەت UN حقات قسەکانی نوێنەری تایبەتی سکرتێری گشتی ئەوی شتێکی تازە بوو لەو پلاتفۆرمەکە باسی کرد ئەویش گەڕانەوە بۆ خەڵک مەبەستی عێراقە بە گشتی و باس لە ئەسبابی دەرچوونی داعش و هۆیەکانی شەڕی داعش دیارە یونامی تا حدێک لەگەر ئەو فکرەیە کە سیستمێکی ئەو سیستمەی کە لە عێراقدا هەیە ئەو داڵوگە سیاسیە سەرکەوتونیە و لە دەستور ڕاستە هەیە باسی زۆر تەفاسیلی کرد بەڵام ئەوی لی تێگەش بم جێبەجێکردنی دەستور دیالۆگی سیاسی سەرکەوتون نییە لە عێراق وەکو وڵاتێک چۆن بوو خەڵک پرسیار لە خەڵک ئیتر بە شێوەیەکی ڕفراندوم بێت لەسەر دەستور بێت لەسەر عێراق بێت کۆنفدرالی بێت فدرالیزمێکی تر بێت بەڵام بە قەناعەتی خۆم ئەوی لی تێگەش بم یونامی لەگەل ئەو بوو چوونە خەریکە نزیک دەبێتەوە کە دەبێت بە خەڵکی عێراق حتا بۆ خەڵکی کوردستان بگەڕێنەوە بۆ چارەسەری سیاست و قاداتی سیاسی لە عێراق سەرکردە سیاسیەکان لە عێراق نەیانتوانی چارەسەری و عێراق بینن. سپاسەکەم دکتۆر بەختیار قسێکی زۆر کرا لەسەرەوەی کە لە گفتوگەکاندا کە داعش ئیتر ئەو هێزەی جاری جاران نییە و هێزێکی بچووکە و ڕەنگە بەرەنگاربوونەوەی ئاسانتر بێ لە جاران ئەمانە قسەی واقعین یان نەوعێک بوو لە قسەیەکی ئیعلامی ینی قسەیەکی سیاسی تەنیا بۆ بچووک نیشاندانی داعش لە ناوچەکەدا. پێش وەڵامدانەوەی پرسیارەکە تەواصل یەکجار گرنگە ئەو ڕۆکە لە عالەمی ئەولەمەیە عالەمی جیهانگیریوانەش ئەو ڕۆکە دەبێ ئێمە بێشک کەمە یەکەم جار نییە کەوا خەڵکی بێتە کوردستانوانە بەڵام دەبێ خۆشحاڵ بین کەوا خەڵکی دێنە کوردستان کە کراوەیە بەرەو ڕووی عالم ڕۆکە لە دنیای دەرەوە باسی وەزعەتی منطقەیەک دەبیسترێ کە منطقەیەکە لە دەنێو کڵپەی ئاگردایەوانە ممکنە بنە ماڵی ئەو خەڵکانەی کە دێنوانە نیگەران بن کە خەڵکەکانیان هەتا بیمافی هاکە بێنە سلێمانیش و کوردستانیش و دەبێ ئێمە بە چاوی ئەوە چایان لێ بکەینوانە کە ئەوە شتێکی سوودبەخشە هەم بۆ ئێمە و دنیای مەساڵحە هەم بۆ ئەوانیش جا ئەو کەسە توێژەرێک بێکەوە معلوماتی زیاتر دەست بکەی و بە دوی معلوماتدا بە بەردەوامی دەگەڕێ خۆ حەقیقەت و کاری توێژینەوە کارێکی ینی بەردەوامەوەوانە بوو ئینسانێکی توێژەروانە و کرانەوەیان بەرامبەر بە ئێمە وەکو مؤسساتی بحوث یا مؤسساتی دیراساتی استراتیژی و نوعی نێوەندی دیراساتی ئەمنی و دیراساتی علاقاتی نێودەوڵەتی و جا چه حکوومات وەکو نوێنەریان بێت چ مؤسساتی نێودەوڵەتی بێنە ئێرە بۆ خۆی شتێکی یەکجار گرنگە سەرکەوتنێک کە تۆ بتانی ئەو هەموو خەڵکە بێنی ئەو ڕۆکە لە وەزعەتەی ئەو ڕۆی عێراقدا تۆ بتانی 4-5 وەزیری یەکجار گرنگی سیادی بێنیتە ئێرە و لەو شەڕی کە هەیەوانە و سەرۆکی حەشدی شعبی بێنیتە ئێرە و تەواصولیان لەگەڵا بکەیتوانە لە بینی کوردستان و ئێرە بۆ خۆی ئەوە شتێکی یەکجار گرنگە دەبێت بە بەرز بینرخێنینەوانە نەک بە کەمی باشە لەسەر حەجمی ئەوە یەکەم دوو مەسەلەی حەشدی شعبی ببوورە مەسەلەی داعش ببوورە داعش بێشک ڕێکخراوێکە هەتا ئێستا هێزی خۆی ماوە ڕاستە دەڵێن لێرە لە سەدا چلی ئەو ناوچانەی کرد لە ژێر دەسەڵاتیا بووانە لە دەستی داوە بەشێکی کەوتۆتەوە دەست پێشمەرگە بەشێکی کەوتۆتە دەست حەشدی شعبی و سوپای عێراقی و هێزی ئەمنی عێراقی ئەوە جێی دڵخۆشکەریە بەڕاستی هەڵبەتە هەتا ئێستا مەترسین
مەترسیەکانی ئەوەی هێرشەکانی دۆنیان دەلالت لە قووەتیان دەکاوانە کە هێشتا ماونوانە نابێ ینی ئێمە شتەکان وا وەربگرینوانە کامانە ئیدی لە بین چوون و تەواو و بەرەو پوکانەوە دەڕۆنوانە تا ئێستا هێزیان ماوە و حزوریان هەیە لە نێو قودی نەک بەستنێ عێراق لە سووریاشن لە 12 وڵاتی جیاواز بە شێوەیەکی فعال لە فعالیت و لە عملیاتی عسکەریدان و ئەوانەی سەر بەو ڕێکخراوەشن ئەندامانی بڵێن شەڕکەریان ئەو تەرۆریستانی کە هاتوون لە خەڵکی 100 وڵاتی جیاواز زیان تێدایەوانە. بێشک داعش زەربەی بەرکەوتووە لێرە و قارەمانانە هێزی پێشمەرگە و هێزەکانی دیکەی عێراق بەرەوڕووی ئەوانە بوونەتەوە و قوربانیەکی زۆریشمان داوە 1300 پێشمەرگەمان زێدەتر شەهیدە 7000 برینارمان هەیە و خێزانێکی زۆر ینی نەتیجەی کوشتن و شەهید بوون و بریندار بوونی کوڕانیان لە خەم و پەژارەیەکی گەورەدانەوانە و ناخۆشی زۆری لێکەوتۆتەوە بۆ ئەوان و هەروە خەڵکێکی زۆر ئاوارن ئاوارەی دەستی داعش بوونە هەتا ئێستا کە بە مەلاین خەڵکن لەم وڵاتەدا. هەڵبەتە ئێمە دەبینین کە بەشێکی ئەو ناوچە سنووریانەی کە لەگەڵ تورکیان و کە داعشی بەز لێشا و لێوە دەهاتە ژوورێ ئەو ڕۆخۆشبەختانە کەوتۆتە ژێر دەسەڵاتی کوردەوە بەشێک ماوەوانە هەتا ئێستا هەر لەوێەوە پێدا دێنە ژوورێ و دزە دەکەنەوەوانە و ئاخرین شتیش دەڵێن هێزی ئەو ئوی گورانەی سینچیانگی ڕۆژهەڵاتی تورکیان ڕۆژهەڵاتی چین کە هاتوونەتە سەرمەرزی تورکیا و سووریا. هەڵبەتە و خەڵکانە بەبێ ئاگایی و بەبێ هاوکاری و بەبێ پشتیوانی و بەبێ ڕێنوێنی و بەبێ ئەوەی کەوا شەبەکەیەک تۆڕێکی علااقاتیان هەبێت نایەنە ئەم منتیقەیە. کابراایەکی شیشانی قەوقاز بێ یا کابراایەکی خەڵکی ئاسیای نێوەن بێ یا خەڵکی باکووری ئەفریقیا بێ یا فیلیپینیەکی ئەبوسەیا بێ یا چینیەکی تورک زمان بێ. هەڵبەتە وڵاتانی عەرەبیش پێکڕا خەڵکمان بۆ دەنێرنەوەوانە لەو بکوژانی کە هاتوونەتە ئێرە. مشکلەیەکی گەورە هەیە ئێمە لەم دنیای ئەمڕۆیە ئەویش دنیای عالەمی ئیسلامی بە تایبەت کە مشکلەی تعلیم و مشکلەی وعزە ئەوەی پێ دەڵێن تیچینگ ئەند پریچینگ چیان فێر دەکەیتەوەوانە لە قوتابخانە ئاینیەکان لە مەناهیجی دینیە و چش لەسەر منبەری مزگەوتان دەوترێتەوەوانە کا پێویستی بە فلتەرە هەیە پێویستی بە ئیسلاح هەیە و ئێمە وەکو من بۆ خۆم لەو چنانەیە لە ڕووسیا بووم و لە پاریس بووم کە هەم یونێسکۆ و هەم ڕێکخراوی کۆمیسیۆنی ئەوروپی بەرنامەیەکیان ساز کرد بوو وەزیرانی تربیەی بڵێن وەزیرانی پەروەردەی چەندین وڵاتیان کۆ کردبوو لەگەڵ سەرکردەی چەندین زانکۆ و لە ڕووسیاش شخصیاتێکی زۆریان کۆ کردبوو لەگەڵ مفتی قەوقاز و مفتی ئاسیای نێوەندوانە عینەن پەیامدا دەروانە کە ئەو مەسەلەی تەعالیم و وعزەی کە هەیە دەبێت گۆڕانکاری بەسەرابێ و دەبێ ئیسلاحات بکرێت هێشتا من هەندەم جۆ لێ نەبوو بەڵام یەک شتێکە دەبێت بەو عالەمی ئیسلامی هەمیشە دەڵێمەوەوانە کە خۆشم بەشێکم لەو عالەمە پێش ئەوەی دەرزی بە سوژن بە خەڵکیا بکەین دەبێت دەرزیە بە خۆمانە بکەین کە چ شتێک لە ئێمەدا هەڵەیە بۆ ئەو بە هەزاران کچە کوردی ئێزدی دەڕفێنرێ و تەجاوزیان پێدەکرێ و وەکو کەنێسکە دەفرۆشترێنەوەوانە و دەستا و دەست دەکرێن یەک کەس لە عالەمی ئیسلامیە نەهاتە دەرێ لەسەر شەقامەکانی نە مەعچقەڵا نە تاشقەند نە باکۆ نە شوێنانی دیکەی عالەمی عەرەبی پایتەختەکانیان لە ئیندۆنیزیا و لە هندستان و شوێنی دیکە بڵێن نابۆ کۆیلایەتی بە ناوی ئێمەوە کەس نەهاتە دەرێ لافتەیەک هەڵبگرێوانە بڵێ نابۆ کۆیلایەتی بە نێوی ئێمەوە لەم سەما باشە مەبەستم ئەوەیەکەوە ئێمە بەداخەوە لەم عالەمی ئیسلامی زۆر جاران وەسن کە کاریکاتێرێک دەکرێت لەلایەن
یەکێکەوە لە دەنیمارک لە فەڕەنسا لە نەرویج لە شوێنێکی دیکە مافی خۆیانە ئەو مسلمانانە کە هەز بەیانە دەکەن تعبیر لە ڕێی خۆیان بکەن ئاڵای وڵاتان دەسووتێنن خۆپشاندان دەکەن زۆرتر هەڵەگرێنیزیەوە بەڵام بۆ ئەوەی فریای هەموو تەوەرەکان بکەوم بەڵام بەداخەوە بزانم بۆ ئەو هەموو پێشەوەی بچمەلای کرا لە وڵاتی شەرکۆر چەند لەسەر دڵنیامەڵەن کاتی زۆر یاوە بەختیار دەمەوێت سەرنجت بزانم دکتۆر بەختیار لەسەر ئەو پرسە ناوخۆیانی هەرێمی کوردستان کە باس کرا چونکە سەرنجەکان ئەوەندەی گفتوگۆم لەگەڵ بەشداربووانی دیدارەکە کرد باسییان لەوە کرد کە توندبوونەوە زۆرتر بوو لەوەی لێک نزیک بوونەوە هەبێ لەم دیدارەدا لە پرسی ناوخۆیدا سەرنجی تۆ لەو بارەوە ئەمن پێم وایە ئەو هەندێک گرژی لە قسەی ئەم برادەر و ئەو برادەر کورد کە کردیانوانە کە جێی خۆی نەبوو حەقیقەتەن بەڵام کردیانوانە ئەوەش ڕنگدانەوەی ئەو واقعە تاڵەی ئێمەوانە ئەم جۆرە دیدارانە بۆ خۆی فەرهەنگی وتوێژ دیالۆگ بەهێزتر دەکەوانە فەرهەنگی ڕەفتارکردن لەگەڵ یەکتری بە مەدەنیەت بەهێزتر دەکەوانە بەداخەوە ئەو فەرهەنگە لە وڵاتی لای ئێمە و لە مەنتیقەی لای ئێمە نییە فەرهەنگێک لە نێو وڵاتانی زاڵ بووە لە نێو کوردیش و لە نێو غەیرە کوردی هەر لەم مەنتیقەیە بەگشتی فەرهەنگی ئەوەی یا ئەمن دەبم یا بنەماڵەکەم یا حیزبەکەم یا تایەفەکەم یا خێزانەکەم یا هەموو لە بین دەبمەوانە تەقەبولکردنی ئەوی دی ئەو فەرهەنگەمان نییە فەرهەنگی لێبوردەیی و قبولکردنی ئەوی دیکە زۆر زۆر زەعیب و لاواز بۆ لە نێو بە تایبەت عالەمی سیاسیمانە بێژگە لە عالەمی دینی و عالەمی فەرهەنگی و ئەوەی بەخۆ خۆمان بۆ خۆمان قوربانی دەستی ئەو فەرهەنگە خراپەین کە لەم نێوەدا هەیە ئەوجا من هیوادارم کەوا ئایندەی ئێمە لەوەی ئایەکەوە یەکتر قبول بکەینەوەوانە نەک لە بە دەستوری ئینگلیزان me, myself and I and nobody else بەو شێوە بڕۆین بەڕێوە هیوادارم ئەو فەرهەنگی کە فەشەلمان تێدا هێناوە لەم منتیقەیە کە فەرهەنگی ئیدارەیەکی خراپی تەنەوع و تەعەدودیەتە پلورالیزمە لەم منتیقەیە فەرهەنگی لە هەم بێزنەگرتنی تەنەوع و تەعەدودیەتە کە کردمان بە کارگەیەک و بە مەسنەعێک کە ئێش و ئازار و فرمێسک و قین و کەراهیەتمان بڵاو کردو دکتۆر شێرکۆ سەرنجی تۆمەوە لەسەر هەمان بابەت یعنی بۆچی ئەو سەرنجە زاڵ بوو بەوەی کە ئەوەندەی توندبوونەوەی نێوان لایەنە سیاسەکان هەبوو ئەوەندە لێک نزیک بوونەوە نەبوو لە کاتێکدا ئەم جۆرە دیدارانە بۆ خۆی بەشێک لە ئامانجەکەی مەسەلەی لێک نزیکردنەوەی لایەنە سیاسەکانە و زۆر بە دیاریکراوی گرفتەکە یاخود توندبوونەوەکەوەی ئەمڕۆ بینرا لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یان سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو وەڵامت لێ وەرەگرم پاش وچانێکی کورد بەڕێزان وچانێک و لەگەڵتان بەردەوام دەبین تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان ساڵتانەوە بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوامە لەسەر بەڕێوەچوونی دیداری چوار هەمی سلێمانی کە ئەمڕۆ لە زانکۆی ئەمریکی بەڕێوەچوو دکتۆر شێرکۆ ویستم سەرنجت بزانم لەسەرەوەی کە قسە هەبوو لەسەرەوەی کە توندبوونەوە لە نێوان لایەنە سیاسەکان زۆرتر بوو لە لێک نزیک بوونەوە دیسانی لێمەوە تەمە ناکەم هاوشێوەم دیدارانە زیاتر بێ لە هەرێمی کوردستانە و تەمەناشەکەم سەرکەوتوو بێەوە و ئامانجەشی کە لە پێناوی دیدارەکە دروست کراوە بە دڵنیایی ئەو ئامانجە پێ چکە هەموو کارێک بە ئامانجەکەی ئەپێورێت چەندێک سەرکەوتو بۆ چەندە سەرکەوتو نەبووە بە دڵنیایی تەمە ناکەم سەرکەوتو بێت دیدارەکە ئەوەی کە لەو چوارچێوە بە دیاریکراوی ڕۆدا لە ڕاستیە دەبوو وان نەبووە یعنی ئێمەش بە هیچ شێوەیە منیش تەمەنام ناکرد وابێت بەڵام بە دڵنیایی سەرۆکی حکوومەت دەست پێشخەرەکەی کردووە و ئەوە نەئەبوو وابێ لەبەر دووسێ سەبەب یەکەم لەبەرەوەی وەکو دکتۆر بەختیاریش باسی کرد ئەم فەرهەنگی ئەم جۆرە دیدارانە بۆ چییە؟ ئەنی بۆ لێکتر گەیشتن و فەرهەنگی دیالۆگ و حیوار و
چۆن زیاتر لە یەکتر نزیک بینەوە ئەساسی ئیشەکە بۆ ئەوە بووە کەواتە نەبوو ئەو بۆ جۆرە قسان دەستی پێکردا دووهەم لە سلێمانیایە کە ینی با بڵین جۆرێک لەوەی کە واوێ ناکرێت کە ئەم منتیقەیە هەمیشە با بڵین حەزی لە ئارامی نیە بە دیارە هەڵبەتە مەسم بە قەولی پارتی دموکراتی کوردستان کە زۆر جار هەتا باسیێواکرێت بۆ جیای ناکەنەوە جارێکی تر بڕۆن لە هەولێری دووری خەنەوە ئەوانە خاڵی سێهەم ئەوەی کە بەڕێز دکتۆر بەرهەم یعنی کە ڕاستەوخۆ ئەم دیداری ڕێخستۆ لە شوێنێکی وەکو ئێرایە کە زانکۆی مەریکیە و ناوەندێکی ئەکادیمی معریفی باڵایە لە ڕاستە بۆیە بە هەموو پێوانەیەک نەبوو ئەو بەڕێز سەرۆکی حکومەت بۆ شکڵە قسەی کردایە و ئێمە هەرگیزی شاوەڕێمان ناکرد بۆ شکڵە قسەی کردایە ئیتر لە ڕاستە ئەوەیە کە دواتر ئەچێتە با بڵین خانی ئەوەی کە قسەی تر بە دوای خۆیان ئەهێنێ ئەنی خۆی ئەساسە نەبووان نەبووە لە ڕاستە بەڵام بە دڵنیایی ئەو باڵەکە لە ئەستۆی ئەو بەڕێزانایە کە یەکەم جار بەو شکڵە قسەیان کردووە ئێمە لە بزوتنەوەی گۆڕاتنەوەک و بەبن هەرەوەش بپرسم ینی من پێشووتری ژوتم وڵاتان لایەنە سیاسەکان هەر کەسایەتێک کە گفتوگۆ دەکات لە دیدارێکی لەم جۆرەدا حتمما پەیام و مەسەجی خۆی هەیە پێتان وایە ینی ئەم بابەتەش پەیام و مەسەجی وازەحی تیا بۆ نمونە ئەگەر لە پارتیەوەیە بۆ گۆڕان ئەگەر لە گۆڕانەوەی بۆ پارتی ئەزانی کارزانمە و سەرتاش باسم کرد ینی چونکە ئێستا لاتۆ گۆڕان و پارتی زۆرتر لەم دیدارانە و لە میدیا وانە یەک دەبینن سەرۆکی حکوومەت یەکەم جار قسەکانی کردوانە کەواتە ئەبێ ئەگەر پەیامێکە بێ ئەبێ لای ئەوە پەیامەکە پەخشکرا بێ بۆ یەکەم جار ئێمە لە بزوتنەوەی گۆڕان نۆ کۆندامێکی فراکسیۆنی گۆڕان ڕامان زۆر ئاشکرایە لەسەر کێشەکانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئێمە لە دوا پاکێجی خۆمانە کە دوو پاکێجی چاکسازیمان پێشەش کردووە هیچیان بۆ بوارە سیاسیەکە هیچیان بۆ بواری دارایی کە بەلای ئێمە زۆر گرنگە مەسلەی قەیرانی دارایی و بێموچەی و قوتی ژیانی خەڵکو و ئەم هەرێمە بۆ وای لێکراوە ڕاستە بەرهەمی ئەو حکومڕانیی کە ئەو بەڕێزانە لە 20 ئەوەندە ساڵی ڕابردووە لە حکومە بوون ئەمەیەکە ئەیبینیت یعنی لەکوێی دنیا بۆ تۆ بە 6 مانگجارێ نەتوانی موچە کە سەرەتاییترین مافاهینی ئەو کارمەندانە کە عەقدێکە لە بینی حکومەت و کارمەندەکە تۆ نەیدەیتیەوە ئەوانە یعنی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە وای لێ هاتووە ناتوانێت 20 ڕۆژ قسەکانی بڕ بکات و ئەوانە یعنی هەمووان نەزانین لە سەرەتای مانگی یەکە کە سیستەمێکیاندایە ناوە بە ناوی پاشەکەوتەوە کە هیچ بنەمایەکی یاسایی نییە چۆ دەستکاریکردنی موچە و دەرماڵە بە یاسا ڕێکخراوە بە یاسا لە پەرلەمانەوە دەستکاری کرێتوانە فەلسەفەی ئەمیشە بۆ ئەوە بوو کە 30 ڕۆژارێ موچە بن نەشیان توانی ئەوە جێبەجێکەن لە کاتێکە ئێستا لە هەرێمی کوردستان پێویستی بە 430 میلیۆن دلارە بۆ دابینکردنی موچە بەو وەزع خراپەی مانگی دووشەوە کە تا حەڤەی دوو نەود ڕۆشتووە جگەل لەو قەرەبووی کە باسیەکەن یەکێکە لە 150 میلیۆن دلار و یەکێکە لە 200 میلیۆن دلار لە تووشاویان گرتووە بە پێی زانیاریەکان ئێمە باوی 600 میلیۆن دلار داهاتە بۆ لە هەرێمی کوردستانە بە نەوتی تانکەر نەوتی بۆری مشتەقات داهاتی ناوخۆ نەشتوانراوە موچەی مانگی دوو بدرێتوانە کەواتە ئەمە وەزعی حکوومەتی هەرێمی کوردستانە کە من بەڕوونیش لە پانێڵەکە وتم ڕاستیە سێ شت کە زۆر ئەساسیە کە بنەمای حکومڕانی و دەوڵەت و حکوومەتە لە دەرەوەی حکوومەتە و لە دەرەوەی چاودێریشە مەسەلەی هێز ئەمن و ئاسایش و ئەمانە ڕاستە خۆ بەستراوەتەوە بە سەرۆکایەتی هەرێمەوە پەیوەندەکان بە هەمان شێوە مەسەلەی نەوتیش ینی کاکارجان بە هەموو خەڵکی کوردستان ئەبێ واقع بزانێ ئێستا توانین تەقدیرکەین سێ وەزارەتی دارایی هەیە لە هەرێمی کوردستانە وەزارەتێکی دارایی ئەوەیە کە تەنها ئاگای لە خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ ئەوانەیە وەزارەتی سامانە سروشتەکانیش کە لە بانکی کوردستان حساباتی هەیە دوو ڕقم حسابی هەیە لەوێ هیچیان تەنها بۆ نەوتی بۆریە هیچیان بۆ نەوتی هەموو جۆرەکانی تری پارەی نەوتە کەواتەی سەبە فیعلی لە هەرێمی کوردستانە سێ وەزارەتی دارایی هەیە یعنی ئەمەی کە دروست کراوە ئەمەیەکە هەیە لە ڕووە سیاسیەکەشەوە لە ڕاستە ئێمە ڕامان زۆر ڕوونە ئێمە لەگەڵ هاوڕەکانمان لە فراکسیۆنی سەوز کۆمەڵ یەکگرتوو پرۆژەمان هەبووە بۆ چارەسەرکردنی ویلایەتی سەرۆکی هەرێم کە لە 19 ئابەوە کۆتایی پێ هاتووە بە پێی هەمواری یاسای ژمارە 1 وە زۆر داواش لە فراکسیۆنی زەرد کراوە ئەو پرۆژەی تەقدیم نەکردووانە کەواتە دیدی ئێمە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە پێویستە سیستەمی حکومڕانی سیستەمێکی پەرلەمانی بێ سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەر کەسێ بێ هەڵبژێریە بەپێی ئەو پرۆژانەی کە پێشەشمان کردووە ئیتر لە ڕاستیە وە بڕواشمان بە ئەو پەڕی ئیشکاری لێک تێگەیشتن ئەو پەڕیکاری وتوێش ئەو پەڕیکاری مەدەنی هەیە
لەسەر و لە دەرەوەی ئەمانە لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان هیچ شتێکی نە ژێربەژێری هەیە و نە هیچ پەیوەندێکی شاراوەی بە هیچ هێزێکی دەرودراوسێ و جیهانی ئەوانشەوەیە بزوتنەوەیە کە لەسەر ئەساسی بڕواکردن و متمانە وەرگتن لە خەڵکی هەرێمی کوردستانەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە. کاک دیندار سەرنجی تۆ لەسەر بابەت یعنی بۆچی لایەنە سیاسەکان یاخۆت بابەتی پرسی نێوخۆی هەرێمی کوردستان کە ئێستێکێکە لە گرفتەکان لە پاڵ هەموو قەیرانانی دیکەدا کە ناکۆچی هەیە لە نێوان لایەنە سیاسەکان هەرێمی کوردستاندا بۆ نەتواندا ئەمڕۆ بەقەت توندبوونەوە لانیکەم لێک نزیک بوونەوە هەبێت. بەڵێ دیار عقد برادران باسییان کرد ئەمە منبەرەکە بۆ گفتوگۆ و کێشەی ناوخۆش بەشەکە لەو منبەرەوە گفتوگویەکانیش حقت گەشتە ڕادایکە ئاشکرا لای خەڵکی کوردستان و زیاتریش ڕوون بووە و شەفافتریش بووە بابەتەکان. ئەوی من لە جەنابی سەرۆکی حکوومەت تێگەشمەوەش ئەوەیە کە جەنابیان سێ تەوەری سەرەکی باسی کرد. یەکەمیانەوە بە تەسەوری هەرسێکیشیان پێکەوە گرێدراون. یەکەمیان دیارە باسی باردووی خۆی ناوخۆی کوردستانی کە کرد دیارە خەیبەت الئەمەلێک یان نەوعەن ما بێزاریەک لای دروست بووە و لای حکوومەت دروست بووە کە گەشتیتە ئەو ڕاددێ حقت چونکە جەنابی سەرۆکی حکوومەت معروفە بەو شخصیەتەی کە هەمیشە لەگەڵ کوالشم بووە لەگەڵ تحالفات بووە و ئەو کەسەی بووە کە نزیکی 7 مانگ خەریک بووە تا حکوومەتی بنکە فەرەوان دروست کرد. ینی کەسایەتی ئەم شخصیەتە واضحە بوو کوردستانیەکان و دەرەوەش. بێزاری ئەم حکوومەتە کە بەو ڕادە گەشتە وەزعکە. یە دوام حقت بە تەسەوری من ئەویش بەغدایە. بەغدا ڕۆلیایە حتا لە ناکۆکی ناوخۆ بێت فشار لەسەر هەرێم بێت قەیرانی دارایی بێت کە بە تەسەل باسی کرد بەغدا ئامادە بوو لە پەناڵەکەش ئەم جارە ڕاستە بە شەفاف و بە تند بوو تندەکەش لەوەدا بووە کە وەزعی کوردستان خراپە ئەم وەزع گەشتی تا حدە کە خەڵکی تر تحملی بارودۆخەکە ناکەن. بۆیە تەنها ئایا هەرێم بەرپرسیارەوە ئەگەر ئێمە جوزێکین لە عێراق تا ئەم لەحظاش عێراق لە چ شێوەیەک ڕاوستەوە لە چ بەشێکدا. ئەوی سێم حقت گلەی لە لانی نێودوڵەتیش کرا. نانی نێودوڵەتی مەبەسمان لێرە 2 ملیۆن ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستانە. ڕاستە تا ئەم لەحظای 1 فلس پارە ئەتوانم بڵێم لە وڵاتێکی دراوسێ عەفەن لە وڵاتێکی کۆمەک بەخش لە هیچ وڵاتێکی دنیا ڕاستەخۆ بە میزانیە هەرێمی کوردستان نەدراوە. ئوردن پارەی وەرگرتووە، لوبنان پارەی وەرگرتووە. ئیزەن لێرەدا نەدعمێکی مادی دەولی هەیە و نە هاوکاری عێراقیش بە جددی هەیە. بێزاری حقت کە ئەمڕۆ دەربرا لەوەدا بووە کە کێشەکان تەراکمیان کردووە و دەستی ناوخۆی دەرەکی هەموو پویتە پێکەوە و ئەگەر لەسەر بابەتی ناوخۆش حقت کە باسکرا بەسەر مەسەلەی ناوخۆی عنی کە بابەتی پەرلەمان و هەڵپەسایە ئەو من تەسەوڕەکەم وتاری جەنابی هێندایەوە بەرباس بەنسبەت من وەکو حکوومەت وتاری جەنابی سەرۆکی حکوومەت زۆر لە باسی واقعکی کرد کە ئەمڕۆ هەیە لە کوردستان باسی تێشکاندنی یەکتر یان کۆمساومات لە سەرنە بابەتەکان حقت حکوومەتی هەرێمە و حکوومەتەی نییە کە وڵاتێکی تەواو بێت وڵاتێکی دروستکرااو بێت ئەگەر ئێمە باسی 24 ساڵیش بکەین خاو 24 بزودنەوەی گۆرانیش بەشێک بوو لە یەکەتی لە ناو حکومڕانیدا بوونە خۆ یەکەتی و پارتی پێکەوە بەشدار بوونە ئەمڕام و حزابی کوردستانی لە ناو حکوومەت یاریمی کوردستاندایە یعنی ئەو حکوومەتە کە هەیە حقت ڕاستە و 4 مانگە بزودنەوەی گۆران لێ دەرچوە بەڵام پێشتر بە عناوینی تر بە شێوایەکی بەشێک بوو لەو حکومڕانی ئەم هەرێمەدا بۆیە حقت ئەوە نییە کە بڵێن 24 ساڵ تا ساڵی 2004 هەرێم میزانیەی نەبووە تا ساڵی 2014 ساڵی اقتصادی لەسەر هەرێم بووە تەنها ئەو میزانیەی کە بەرهەمی کوردستان گەشتووە 2005 بەدووە تا 2010 ئەو 3-4 ساڵای حکومڕانی کوردی هەمومان واضحمان دیت کە ئەعماری کوردستان دەستی پێ کوردستان بە وەزع گەشتووە. حکوومەت هەرێمی کوردستان ئایا فەشەل بووە نەخێ سەرکەوتوو بووە بە ملیارات دلاری بیانی ئینای هەرێمی کوردستان استثماراتی تاکردووە. ئایا سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە سەرۆکی پەرلەمان ئەستان لە قەوزدا بەمنە سەوتی ئەستن چاکسازی بە خەڵکانی نەخوێندەوار ناکرێت کە ئێستا حکوومەت هەنگاوی هەیە بۆ چاکسازی. بەڵێ هەرێمی کوردستان کە شۆڕەشی کرد پێشتر ئەو دەسەڵاتە کە هاتە سەر حکوم دەسەڵاتی شاخ بووە شۆڕەشیان کردووە بە وەزع گەشتووە و بزانم ئێمە وڵاتێک نەبووینە کەم سەدان ساڵ وڵات بینەوە لێرە دەحقەت کێشەی ئێمە خوێندەواری بیانە خوێنداری بووە لە بەشێک لە حزبێکیان یان کەسێکیان شخصێک بە تەسەوری من ئێستا خەڵکێک هەیە کە هەمومان ئەیزانین لە حکومڕانی کوردودا چەند سەرکەوتوو بووە کاریزمای کوردستانی واضحە کاریزمای جنابی سەرۆکی حکوومەت واضحە کاریزمای سەرۆکی هەرێم واضحە کاریزمای جنابی نەوشیران مستەفا واضحە کاریزمای هەموو سەرکردەکان مام جەلال واضحە لەوەدا نەبووە چەند بەڵکەلیوسی پێ و چەند ماستەری پێ حقت لێرەدا مەمە باسی
وضعك دكين هريمي كردستان إما لفنلندا ولا اسكندنافيا نينا إما لوضعك داين هستا عراق وهريمي كردستان بتايبتي نظامي عشائري تحدك تدا ماوا نظام كمالاتي وضعي كمالاتي وكخو تحدك هشتا هم ماوا كشينا وخوي كمالاتي أبين الخيزانة وأنا هرباون إما حقد باسي وضعي جيوبوليتيكو سياسي هريم كدكي لبير ما نتشت إما لواقع داين دراوسة كانتو وكو جناب دكتور بختيار باسي كرد أفكاري سلفي أفكاري تندراو وإما گشتوين السنورة كبيدا قلت داعش 2000 سال پیش استش ممكن أم بيرو بانا نبوا بويا أرضي واقع شتكي ترى وبربسيارتي إحساس ببربسيارتي شتكي ترى وأوبوزيسيون بونيش بابتكي ترى كأتوانيت إنسان بيان نامه در بيقط ولام در بيقين ولام آية لقال قفتو حقت حكومتي كردستان دولمند ببزود نوي قرانوا حكومتي كردستان دولمند بهمولاكوا وهموما شاهدين لسر كفاءة وزير كان بزود نوي قران لو فترة كلا حكومة دابونا حقت دستي دركي دستي عراقي أو سبابتي كجنوي سلوكي حكومة باسكر بتصور ما من ليتي جشبم بيك وجريد راون هموان بوينة فشار لسروي كعقلة بيشتم سلوك عفوا حكمراني هرچەند هەر سەرەتا نوعێک لە ڕەشبینیم بینی لە دەرەنجامی گفتوگۆکان بەڵام دەمێ بزانم بەتایبەت لەسەر پرسی ناوخۆ ئەم دیدارانە دڵخۆشکەر دەبن وا دەکات لایەنی کەم لە داهاتوودا ئەو پرسە چەق بەستووە ناوخۆیی کە لە هەرێمی کوردستاندا ئێستا دەیبینین ئەوە بشکێت هێواش بێتەوانێ و لایەنەکان پێک بێنەوە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم کات من لەوەشدا ڕەشبینم کە دەڵێم ڕەشبینم ئەمڕۆ لە وەزعی ناوخۆدا بەداخەوە ئەوی ئێستا بینین ئەمڕۆ بیستومان هەڵویستی لایەنەکان نەگۆڕا يعني حتى وانك ناوەندی شەکل لە ناوەن هەڵویستەکانیان واضح نیە هەڵویستی کۆی لایەنەکان لایەنەکەم نەدیتووە بەدەست پێشخەریەکی پراکتیزی عملی بێتە پێشە بۆ چارەسەری سەرکردایەکم نەدیتووە کە باشە پارتی بە لەلایەک بێت بەڵام خۆ کوردستان تەنها پارتی دەنێت 38 حزبی ترتدا هەمووان بێدەنگن بۆیە لێرەدا پرۆسەکە هەمەلانەیە فعلێکی جدی دەست پێشخەریەکی جدی باسی بنەماڵە و حزب و وەزع و هەمومان ئەزانی کوردستان تا ئێستا ناوعەنما سیستمی عەشایری تێدا ماوە هەمومان لە بنەماڵە کاتونە لە عەشیرەتێک هاتوونە ئەوە ناکرێت کاری ناکرێت سپاس دەکەم دکتۆر بەختیار سەرنجی تۆمەوە لەسەر هەمان بابەت یعنی زۆر بە کورتی پێم بڵێ ئەم نەوعا لە دیدار و لە گفتوگۆ لە نێوان لایەنەکان و لە نێوان کەسایەتیەکانی دنیا و ناوخۆیشدا وا دەکات کە پرسە ناوخۆیەکان هێواش بکاتەوە و نەوعێک لە نەرمی بێتە ئاراوە بۆ ئەوەی لایەنەکان پێک بێنەوە من پێم وایە یارمەتی دەردەبێت بۆ خاوکردنەوەی گرژیەکان بۆ ئەوەی لە ڕێگای چاوپێکەوتن و قسە و ئەو میوانانەی کەوا دۆستی هەموو لایەنەکان و دۆستی کوردیشن ئەوانیش بۆ خۆی دوو قسەی خێرێ دەکەنەوەوانە ئینسان لەم وەزعێتەیە و لە هەموو وەزعێتێکا لە نێو ماڵی کووردا بە تایبەت ماڵێکە ئاساری شەڕی نێو خۆی پێوە دیارە هەتا ئێستا زۆر جارانیش لە مێژوو تەقەمان لە پێی خۆمان کردووەوانە زۆر جاران گوتیانە کورد بۆ خۆی دوژمنی سەرسەختی خۆیەتی زێرەتر تاکو لە خەڵکی دیکەوانە کە دەرفەتە مێژوویەکانمان لە دەستداوانە ئەو ڕۆکە بەرەو ڕووی دەرفەتێکی مێژووی گەورە بووینەتەوە ئێمە لە منتقەیە نابێ بەفی ڕۆی بین نابێ لە ئاستی نەهامەتی و کارە ساتەکانی کە بە سەرمانە هاتووە و ئەو چاڕوانیانی کە لە ئێمە دەکرێت وەکو ملەت لە سەرکردەی کورد لە ڕووناکبیری کورد لە پارک و ڕێکخراوە کوردیەکان کەوا هیواکانیان ژێرچاڵ بخەن من پێم وایە خودی ئەم دیدارانە بۆ ئەوە نییەکەوە حلی مەشاکلی نێوان هەموو حیزبەکان دروست بکە ئەو خەڵکانەی کە هاتوونەتە ئێرەوەی من بزانموانە ئەمریکی و UN و خەڵکی دیکە و دۆستەکانوانە دوو قسەی خێریان کردووە لە بینی ئەملا و ئەولاوانە هەوڵیش دەدەن و بەردەوامیشن هەوڵێکی زۆر دراوە چ لێرە چ پێش ئێرە چ لە کوردستان چ لە بەغداد چ لە شوێنی دیکە هەوڵ بەردەوامە و هەوڵ بەردەوامی ئەم نەوعە لە دیدار دەتوانێت لێک نزیکبوونەوەی لایەنە سیاسەکان بەتایبەت لە هەرێمی کوردستان دروست بکە ئەسڵ وایە بۆ ئەوە بێت لە ڕاستیە و من تەمەناشەکەم بۆ ئەوە بێت بەڵام دیدی ئێمە زۆر ڕوونە پێما بە دیدی پارتی دیموکراتی کوردستانیش ڕوونە کە ئەو
پەرلەمانێکی ناوێت کارابێ و با بڵێن پەرلەمانی هەرێمی کوردستان بۆچی وای لێ هاتووە ئەمە بە دڵنیایی هەموو خەڵکی هەرێمی کوردستان نەزانێت کە ناکرێت موسەسات لە ژێر هەژمونی هێزا بێت و پێویستە هەژمونی هێز لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێ هێز بۆ پاراستنی دامەزراوەکان بێ نەک بۆ پەکستنی دامەزراوەکان و پێویستە دامەزراوەی پەرلەمانی هەرێمی کوردستان بە زووترین کات دەست بەکارەکانی بکاتەوە و کێشەی سیاسی لە هەرێمی کوردستانە لە چوارچەوەی هەمواری یاساکە کۆتایی پێبێ و لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەڕوونی لە ئێستادا ئەتوانێت ینی ئەو هەڵوێستەی هەبێ کە ئایا ئەم نێوان ئەم بەرداشە کەی کۆتایی پێدێ لەبەرەوە لە ڕاستیە دەبێ جددیتر لە مەسەلەکە بڕوانن و من لە ڕاستیە حکوومەت دوا قسەمەوەیە بە معنای کەلیمە حکوومەت فەشەلی هێناوە لەبەرەوەی ئەوە خۆتان نەزان نزیکی 50 ڕۆژە لە سلێمانی هەڵەبجا ڕاپەڕین گەرمیانە پەروەردە وەستاوە هەمووی نزیکەی 65 ملیۆن دۆلاری ئەوێ بۆ نیو موچەی مانجی نوێی مامۆسایان کە مافی ڕەوای خۆیانە نەسەرۆشی حکوومەت نەجێگرەکەی نەوەزیری پەروەردە ڕاستی لەوە ناچە خۆیان مەسئولی ئەم منطقەیە سوپاس بۆ شێرکۆ حەمامین پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕانە پەرلەمانی کوردستان هەروەها سوپاس بۆ بەختیار ئەمین وەزیری پێشووی مافی مرۆڤی عێراق هەروەها سوپاس بۆ دیندار زێباری سەرۆکی لیژنەی بەدواداچوون و وەڵامدانەوەی ڕاپۆرتە نێودەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسانەکەم کە میوانی تاوتێ بوون ئازانێ نافتی سوپاس بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن سوپاسانە تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان